پاش 2 ساڵ لە داواکردنی ناسنامەی یەک جەنگاوەری دیلی داعش کە لە لای هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بیبینە دادگای لاهای و دادگای لاهای دەست بە لێکۆڵینەوە لەو تاوانانە بکە. هەتا ئێستا حکوومەتی هەرێم دەستگای ئەمنی کە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانە ئامادە نییە ڕەگەزنامە و ناسنامەی دیلێکی داعش بدا بە دادگای لاهای بۆ ئەوەی دەست بە لێکۆڵینەوەی جینۆسایدی کوردانی یەزیدی لە شنگال بکرێت کە ئەمە بەڕاستی هەمومانی نیگەران کردووە و ئەمە بووەتە هۆکاری ئەوەی ئەم کەیسە لێرە بوەستێ، هیچ هەنگاوێکی بۆ نەنرێ. حکوومەتی هەرێم هیچ خەمخۆریەکی بۆ ئەم کەیسە نەبوو کە دادگای تاوانی نێودەوڵەتی دوای کیمیابارانی ئێمە دوای ئەنفالی ئێمە بۆ یەکەم جار کەیسێکمان لە دادگای تاوانی نێودەوڵەتی لەسەر جینۆساید وەرەگیرێ لەبەرەوەی بەناوی منەوەیە، لەبەرەوەی ئێمە کەیسەکەمان بردوۆتە لاهای هەر باسیشی ناکەن و بەدەمیشەوە نەهاتن و کەیسەکە ئێستا لای یەکێک لە دادوەرەکانی داواکاری گشتی لە لاهای تۆزی لێ نیشتووە و دانراوە. و ئەوانەی کە ڕێگرن لە بەردەم ئەوەی ئەم تاوانە بە جینۆساید بناسیێنرێ چەند هۆکارێکی هەیە. یەکێک لە هۆکارەکانەوەیە کە نایانەوێ کەم تەرخەمی نەپاراستنی کوردانی یەزیدی لە شنگال بکەوێتە ئەستۆیان و ببێت بە یەکێک لە هۆکارەکانی جینۆسایدی کوردانی یەزیدی لە شنگال کە ئەمە پێم وایە بەڕاستی تاوانێکی ترە دەرحەق بە ئەم کەیسە گەورە کە ئێمە ئومێدمان هەبوو لە دادگای تاوانی نێودەوڵەتی ئەم کەیسە ببێ بە حیمایی دەولی بۆ کورد